کاک ئەنۆر ئەم قۆناغی تازەیە چییە کە جەنابەت چۆن بۆیە چی کە ئەمریکەکان ئەڵێن دەستی پێ کردو؟ قۆناغی دووەمی شەڕەکە بە قسەی وەزیری جەنگ ڕایگەیاندووە کە وەکۆڵێ تونتر و بەهێزتر و گەورەترە بێ و ئامانجی زۆرترە پێکن لەبەرەوە بە تایبەتی کە ئەوان باز لەوەکەن کە رووسیا هەندێک زانیاری ئەمنی و مخابراتی پشتیوانی لە ئێرانەکە و ئەویان بۆ گرنگە بەڵام ئەو لێدانانی ئەمڕۆ لە تاران دەلالەتە لەوەی کە ئەتوانم بڵم لە ماوەی 24 ساعتی ڕابردوودا ئەوان کەسی باڵا یعنی کەس لە سەرکردە سیاسیەکان و عسکەریەکانی ئێرانیان بۆ نەکراوەتە ئامانج ئەوە بۆ مانایەیە کە باشتر خۆیان شاردوێتەوە و بۆ ئەوان گرنگە کە بە دویانە بگەڕێن و بتوانن بە تایبەتیەوەی کە خۆیان زۆرتر تەرکیزیان لەسەر مستەبا و هەندێک لە سەرکردەکانی ترە لە ناوی برن. بۆیە وا دەرەکەوێت کە شەڕەکە پێێنێتە قۆناغێکی سەختترەوە و ترامپیش ڕایگەیاندووە کە لە 16 بنکەی هەڵدانی موشەکانی ئێرانیان لە ناو بردووە کەەوە تەسەورەکردی دەستکەوتیانەوەت ئەڵێ لە 16 ئەمە کیانواڵێ ترامپ ئەڵە بەس توانای هاویشتن بە نیسبەی لە ساانەوەت کەمی بەڵام ئەوە ڕنگ نییە ینی هێشتا ئێران ئیمکانی ئەوەی زۆر ماوە بە تایبەتی سەکۆی هەڵدانی موشەکانی هەندێک لەو سەرچاوی زانیاریانەی ئەمریکی پیان وایە لە منتیقە شاخاویەکان لەبەرەوەی کە لە سەکۆی گەڕۆکی موشەکانە و موشەکان ئەتەقێنن و ئەسنەوە ناو تونێلەکان یان ناوچە شاخاویەکان لەبەرەوە ئەوە بۆیان زەحمەتە هەر بۆیە مەسەلەن زۆرتر هێرشەکانیان لەسەر منتیقە شاخاویەکانی بە تایبەتی شاری کرماشانە کە بە مۆڵگەی بەرەمهێنانی موشەکان دانرێ لە ڕاستیە ئەم شەڕەی کە چۆتە قۆناغی دووهەمیەوە و بەپی ئێرانەکانیش قۆناغی چوارەم و پێنجەمێتی بەردەوام ترامپ قسەی تازاکە هەندێک لە قسەکانی پارادۆکسی شتایە مەسەلەن باسی ڕێکەوتنەکە بەڵام بە سەپاندنی هەموو مەرجەکانی خۆیان و بەبێەوەی کە ئەوان هیچ تەڵەب و داواکاریێکیان هەبێت لە ڕاستە ئەو مەسجانەشی کە لە سەرەتای بەرنامەکەی تۆ قسەت کرد ئەینێرێ بۆ هەرێمی کوردستان نەشیان شاردۆتەوە کە ئەمڕۆ بارگای خاتەمل ئەنبیا وتی کە ئێمە پەلاماری دام و دەستگاکانی هەرێمی کوردستانە دەین ئەگەر ئەوان هێزەکانی خۆش بنێرنە ئەم دیوەوە لە کاتێکە بەڕاستی ئەمە بە نظری من بیانوویەکی زۆر بێمانایە و لە بەرامبەر ئەو هەموو هێرشانەی ڕۆژاناکرێتە سەر هەولێر و سلێمانی و هەرێمی کوردستان ینی بەڕاستی حەق حکوومەتی هەرێمی کوردستان لەم بارەیەوە چاوپێخشانەوەیەک بە پەیوەندی دۆستانەکانی خۆی لەگەڵ ئێرام بکات چکە ئێستا تا ئێستا هێزەکانی ڕۆژهەڵات هیچ جوڵەیەکیان نەکردووە و ئەوەی کە تەماس و پەیوەندیشی لەگەڵی هەیە ئەمریکیەکانن نەک حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو هێزانش کە هەرێم بۆ پاراستنی سنوورەکان نردبوویە و منتقانە کشاندوێتەوە بۆی کە ئێران ئەو بیانۆشی نمێنێ بەڵام لار حاڵدا پێم وایە ئێران ینی هەموو ئیمکاناتی خۆی سەر بکە و هەرچی لە دەستیە بۆی شەڕەکە فراوانتر بکە و بتوانێت زۆرتر دنیاتیەوە بگلێنێ لە بەرامبەرەوە قسەکەوەیە کە واشنگتۆن ئەبێ لە ڕۆژانی داهاتوو ئامانجی زۆرتر بەدی بێنێ و زۆرانێ دەستکەوتی زۆرتر بخاتەڕ لە ڕاستیا وشتیم ئەو هێرشانەی سەر هەولێر دەرەنجامی ئەوە یعنی مەسجێکە کە خۆشیان باشرا و تویانە کە ئێمە دام و دەستگاکانی هەرێمەکەی نامانج و ئەگەر بێت و ئەوان پشتیوانی لە نردنەوەی هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بکەن لە ڕاستیە بۆ هێزەکانی ڕۆژهەڵات ئەگەر گرفتێک لەو کارەیانە هەبێ کە ئەیکەن بە نظری من ڕەنگە 100 گرفت لە نەکردنیە هەیە یعنی ئەگە چانسێک هەبێ بۆ ئەوەی کە وێنە شەژوتم لە 50 ساڵی ڕابردوو ئەوان چانسێکی تازەیان دەستکەوت بێ ئەوە ئەمەیە و بێگومان ڕاستە خۆش پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە و هەموو سەرچاوەکانیش باز دەوەکەن کە ئەگەر کاتێک ئەمریکیەکان بیانەوێ ئەمریکا بیاوێ ئەم هێرش و ئۆپراسیۆنە ئەنجامدا کە هەندێک خەریکە ناوی ئەوە چێتە ناوی ئۆپراسیۆنی ژینای لێنن ئەگەر ئەم ئۆپراسیۆنە بیاوێ دەستەبەرکەوە خەریکێتی کە ئێستا بنظری من هەرێمی کوردستان گە پێشی ناخۆش بێ ئەمریکا ئەم کاراکە و لە عێراقیش ئەوەی کە ڕووەدا ڕەنگە عێراقیەکان پێیان ناخۆش بێ بۆەوەی کە ئەکسریەتی هێزەکانی عێراقی مەسەن سەر بە کۆماری ئیسلامی ئێران یا تەیدیەکەن بەڵام لەگەڵ شاو ڕووداوانی کە ڕووەدا لە عێراق بەخواستیەوان نیە قسەکە لەسەرەوەیە کە شەڕێکە لە دەرەوەی توانای دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و
و تەنانەت خودی حکوومەتی عێراقیشە بۆیە ئەوە جگە لە بیانوویەک و هۆکارەکەشی زانیی هۆکارەکەشی ئەوەیە کە دەڕاستە لە بەرەوەی هەرێمی کوردستان کەمتر پارێزراوە بۆ سیستەمە دژە موشکی لە چاو وڵاتانی کەندا و لە چاو ئیسرائیل بۆیە ئەو هەڕەشانە ئەکا کە بەڵام وە هەستەکەم کە ئەو هاواهەنگی ئەمریکا و هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕۆژانی ڕابردوو باشتر چۆتە پێش بە نظری من ئەم هێرشانە هیچ لەو ئەجێندایەدا ناگۆڕێکە واشنگتۆن داینا ئێستا سپار ساڵ دانیشتنیان هەبووە لە بەغا بەنهێنی چۆن دانیشتێکی نێنیان هەبووە دواتر پێرار ساڵ لە نەرویج دانیشتێکی ڕسمی هەبووە لەگەڵ هەموو کۆمەڵ پێرار باسی ئێستا قسەکەوەیە کە وەختێک لە حاڵەتێکی ئاساییە تۆ سادەترین مام نادەی بە خەڵکی کوردستان بە هێزە سیاسیەکان ئێستا لەم هەلومەرجەیە ئەمە هیچ منطق نییە و پێشم وانی هیچ جوابێک وەرگێتەوە لەگەڵەوەشە ئەوەی کە سەرۆکۆماری ئێرانە ئەڵەیە کە سوپاسی کوردەکانەکە من هیوادارم مەسەلەن لە هەفتەیەک لە 2 هەفتەی داهاتووە وەڵامەکەی پێچەوانە وەرنەگرێتەوە من پێم وانێ خەڵکی کوردستان پشتیوانیان کردوێ و خەڵکی کوردستان لە ڕاستیە بەهۆی ئەو هەمووی ئەدام و سەرکوت و ناڕەزایەتیانی کە بەرامبەر خەڵکی کورد کراوە نیگەرانن و یەکێک لە هەرە فاکتە بە هێزەکانی ئەوەی کە ئێستا هێزە سیاسیەکانی ڕۆژهەڵات بوون بە کارتێکی بەهێز ئەوەیە کە بەڕاستی زۆرترین قوربانیاندا و زۆرترین سەرکوت و ئیستیبدادیان بەرامبەر کراوە بۆ ئەو دانوسان هیچ ئیمکانێکی نیە ینی قسەیەکە کە ناچێتە گیرفانی هیچ کام لەو هێزانەوە و هیچ ئەرزشێکی نییە و ئەوانە بەتەسەوەری منەوەی شتێکە بۆ بەس من پێم وایە پێشنیارەکە ڕاستە حکوومەتی من پێم وایە باڵەیەکێ لە ئامانجە سەرەکیەکانیان لە پاڵ زانین کاک بێسنەوە پرسیاری سەرەتاش کردت کە جەنگەکە چۆتە قۆناغی دووەمەوەی ینی چی ینی لە قۆناغی یەکەمە ئەگەر بەرزترین کەسایەتی کۆماری ئیسلامی ئێران ڕابەرە لە ناویان بر لەگەڵ بەشێکی زۆر لە بەرپرسە سەربازیەکانیان دوایی لێدانی بنکە و بارەگا سەربازیەکانیان بە تایبەتی لە شارەکانی کوردستان لە ناوەندی دەوڵەت لە تارانەوە ئامانجی دووەمیان بوو ئامانجی سێمیان وەکو هەمیشە ترامپ باسیەکە لێدانە لە هێزی دەریایی ئێران جگەلەوەی کە لە بەرەمهێنانی موشک و لە موشکە ینی لە پلەی یەکەمایە لە چاو هێزی ئاسمانی و هێزی دەریایی و هێزی سەربازیەکەی زۆر ئەتیمادی لەسەرەوە بووە وەکو ئێستاش وتمان لە 16 ئەم موشەکە بالیستیەکان و موشکی مام ناوەندی لێدراوە کۆتایی پێاتوە و چاوەڕێکرە زۆرتری شێرشی بکرێتە سەر ئەوەی کە مەسەلەن پێرێ لە یەکێ لە کەشتەکانیان لە سریلانکە نقوم کرا بەو دەلیلەیکە بۆیە هەدەفێتی ئامانجێتی کە ئەو کەشتی گەلانەی کە هەیە لە ناوچەکە ئێران بەمە ئیتر وردە ئێرانەکەوێتە چی ئەوەی کە ماوەتەوە ئێستا زۆرتر هێزی سەربازی هێزی زەمینی کۆماری ئیسلامی ئێرانە بۆیە جگەلەوە کاک بێسونویستم بڵێم ئەگەر مەسەلەن بۆچی مەسەلەن لە ماوەی ئەم چە حەوڕۆژەی شەڕە کۆماری ئیسلامی ئێران زۆرترین موشکەکانی زۆرترین لێدانەکانی لە ئیمارات بووە بەراورد بە وڵاتانی تری کەندا و تەنانەت بە ئیسرائیلیش هەدەفەکە چی هەدەفەکەوەیەکە بنکەیەکی گرنگی استراتیژی ئابووری اقتصادی دنیاە بە 100 ملیار ئالگۆڕی تەیەکرێ لەبەرەوە ئەوە هۆکارێکی تری گەروی هورمز کە بۆتە سەرچاوی کێشە یعنی نیقاشی گەورەی دروست کردووە لەسەر مێزی ئەوروپا ئەمریکا سین و رووسیا کە ئەگەر ئەم گەروەدا بخرێ اقتصادی عالەمی چەند زەرەرەکەوە و چۆنە بێ حەلی بۆ بدۆزرێتەوە هەلەکە شێوەیە کە ئەمریکا ئێستا ئەڵێ چی ئەڵێ یەک شتەیە لە هەموو ئەو قسانە لە هەموو ئەو بەحسە سیاسیانێکەیە یەک قسەی هەیە ئێران ئەمریکا ئەویش ئەوەیە ئەڵێ شەڕەکە ئەگەر هەرچی چۆنێک بمانەوە کۆتایی پێبێنین ئێمە کۆتایی پێێنین و یەک فۆرمی هەیە یەک شێوازی هەیە ئەوش تەسلیم بوونی ئێران رووسیا تەسەورەکەن زانیاری هەواڵگری دابێ بە ئێران بۆ لێدانی ئەو بنکە ئەمریکانەی ئەو ڕادارانەی ئەمریکا کە هەن بە درێژایی ئەو هێڵە لە بینی خلیج تا ئیسرائیل بۆ نەخۆگەر مۆسکۆ نەتوانێت ڕاستەخۆ بێتە شەڕەکەەوە وەکو هاوپەیمانی تاران
لەم بارەیەوە توانێت یارمەتی بە بێگومان ئەمڕۆ سەرچاوەکانی زانیاری ئەمریکی ئەمایان بڵاو کردوێتەوە یەک دوو ڕۆژ جەختی لەکەنەوە کە رووسیا زانیاری هەواڵگیری پێشکەشی تارانەکە لە ڕاستە مۆسکۆ بەرژەوەندی زۆری لەگەڵ تاران هەیە و ئەوەی کە هەمیشە گلەیی لە مۆسکۆ کرێیا لە پەکی نەکرێت کە پشت لە دۆستەکانیان نەکردن زۆر ئەوەیە زۆر کاریگەری داناوە بە تایبەتی لەم شەڕی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ تاران ئەگە پێشتر لە ڤەنزوێلا ئەو دەور و نەخشیان نەبوو ڕەنگە هۆکاری جیۆپۆلۆتیکی هەبوو بێ یان هەر هۆکارێکی تێرکە شەڕەکە درێژێ نەکێشاوە لە 24 ساعتە ئۆپراسسیۆنێک ئەنجام درراوە بۆ دەستگیرکردنی مادۆڕۆ بەڵام لە ئێستاوە کە شەڕەکە پێی خستۆتە خۆناغی حەو ڕۆژەوە و دوایەوە خۆشمانەزانین هەموو ئەو پرۆژەی ئەتۆمی ئێران بە جۆرە لە جۆرەکان بناغەکەی مۆسکۆ دایناوە رووسیا دایناوە و ئەو سەرپەرشتی کردووە. بەڵام پێدانی کاک بێسم پێدانی زانیاری بە ئێران پێم وانە حەلی مشکلەکە بکە و پێم وانێ ئێران لەم قەیرانە دەرباسکە و لە هەمان کاتە هەچەندە زانیاری بدا بە تاران بەڵام چاوی لەوەیە کە لەگەڵ واشنگتۆن بگەنە نەتیجەیە یا با بڵێم کارتەکانیان گۆڕنەوە بە تایبەتی لە مۆزوعی ئۆکرانیا ینی کاک بێسم منەمێ سەرنج بۆ ڕاکێشم کە رووسیا زۆر بە دوای ئەوە بوو ئەمریکا بگلێنێتە شەڕێکی ئاوە بە تایبەتی لەگەڵ تاران لە ینی بە دوای شەڕی پەرژێتە سەر و بە دوای شەڕی ئۆکرانیا و رووسیا کە رووسیا پێیوا بوو یەکێ لە پاڵنەرە سەرەکیەکان بۆ ئەو شەڕە ئەمریکا بوو هەم بە دەلیلی ئەوەی کە هەژمونی مۆسکۆ کەم کاتەوە و هەم هاوپەیمانەکانی خۆشی لە ناتۆ مەشغوڵکە بە شەڕێکەوە کە بڵێ پێویستمان بە تۆیە بۆیە لە ئێستاە مۆسکۆ خوازیارە ئەم شەڕە بە نظری من زۆر درێژە بکێشێ بۆی کە ئەمریکا تووشی تەنگ و چەڵەمەی ئیقتصادینە ئەو هەموو گلیانی کە لە سەرەتی بیکە بەڵام لە هەمان کاتە پێم وایە بە نەتیجە چۆن مۆسکۆ پشتی لە بەشار ئەسەد کرد بەو هەموو ئیمکانات و ئەو هەموو ئیمتیازەی کە لە سووریا ئەیبرد و بەجێی هێشت بۆ ئیسرائیل و بۆ تورکەکان و بۆ ئەمریکەکان لێرە لە هەر حاڵدا دەسەڵگرتن لە ئێرانیەکان بۆ مۆسکۆ کارێکی ئاسانە بە مەرجێک بتوانێ هەموو ئەو ناوچە ئاویانە یا ئەو ناوچە گرنگانەی کە لە ئۆکرانیا داگیری کردو ڕەزامەندی ئەمریکا وەرگێ بێ دەنگە لەمە بکە بە نظری من مۆسکۆش ببوورێت پەکینیش بە هەمان شێوە ڕەنگە چاوی لەوەکو پێشتری وتمانە چاوی لەوە بێکە لە داهاتووە بتوانێت بە کەیسی تایوان بیگۆڕێتەوە بۆیە ینی هەموو دنیا فۆکەسی لەسەرەوە هەیە ئەوەی لا دروست بووە کە پەکین و مۆسکۆ لەسەر دۆستەکانیان نایەنە دەنگ و ناتوانن دەربازیان کەن لەوە یعنی نەک هەر ئێستا مثلەن لە مۆزوعی عێراقە لە مۆزوعی لیبیا لە مۆزوعی یەمەنە ئەمانە هەمووی دۆستی مثلەن و ئێستا کە هاتوتە سەر کوباش کە خۆی بەیەکێ لە حەلیفەکانی وانەزانێ ینی قسەکەەوەیە کە ئەو زانیارانە هەرچی چۆنێک بێ ڕەنگە کاتی بێ وەزەربەیەک با لە هێزەکانی ئەمریکا لە بەرژەوەندیەکانی لە وڵاتانی کەندا و لە شوێنێک بەڵام بەهەرحاڵ مۆسکۆ پێم وانە ینی بیەوێ ینی بێتە شەڕەکەەوە بێتە تەرەف و چاوی لە بەرژەوەندیەکانی خۆی لە گۆڕینەوەی کارتەکانێتی لەگەڵ واشنگتۆن لە ڕاستی ئەمە تەحسیل حاصلەکە ئەمە بیر و باوەڕی ئەم گروپی مقاومەیە وەکو پێشتریش لێرە وتم لەم سەر مێزە ئەوان لەم هەڵبژارنانەی هەڵبژارنی خیری عێراقا نزیک بە 80 کورسیان هێناوە گروپی مقاومەی وەلایە هێزە پرۆکسیەکانی ئێرانی و دەور و نەخشی زۆریان هەیە و تەنانە سپرایزی هەڵبژارنەکان بوون حرەکەیەکی وەکو سادقونی خەزعەلی نزیک بە 28 تا 30 کورسیەنەوە سپرایزی هەڵبژارنەکان بوو بەبێ هیچ هاوپەیمانێتێک 30 کورسیەنە کە با بڵێم یەکێکە لە هەرە گروپە بەهێزەکانی مقاومە لە پاڵ کەتیبەکانی سەید شۆدا و کەتیبەکانی ئیمام عەلی و وەچی بچی بۆیە ئەمانە لە ڕاستیە قەرزاری هەموو شتێکی کۆماری ئیسلامی ئێرانین و ئەوانە چەککە پێیانە ئەوان بۆیان دابین کردوون هەیمەنە و هەژمونیان هەیە ئەوان بۆیان دابین کردوون و هەموو شتێکیان لێەوە بووە لەبەرەوە ئێستا ئەوەی کە ئێڵێن سەرک وەزیران نابێ بەبێ ئاگاداری ئێمە و بەبێ ئیزنی ئێمە دروست بێمە بەسییانەوەیە کە زۆرتر تاکی لەسەرەوەکەن کە مالیکی بەردەوام بێ بەڵام لە ڕاستە ئەم قسانە جگە لە بەیان نامەیەک و هەڕەشەیەک شتێکی جددی نییە و ئەو بڕاوەتەوە کە بە پێی خواستی ئەمریکەکان مالیکی ناتوانێت چانسی بوونەوەی بە سەرک وەزیران هەبێ و لە کاتێکە ئەگەر سوودانی چانسێکی نەبێ زۆرتر فۆکەس لەسەر حەمید شەتریەکە ئەوان ڕەنگە پێ خۆشحاڵ نەبن بەڵام قسەکەەوەیە کە
کاک بێسن ئەوەی گرنگە بەم بەیان نامەی ئەوان بەم هەڵوێستانەی ئەمان بەم بردومانکردانەی ئەوان بۆ سەر هەرێمی کوردستان بەداخەوە کە عێراق زۆرتر ڕاکێشن بۆ ناو شەڕێک کە بێتە قوربانی ململانەکان لە کاتێکا خۆی 1001 نەهامەتی و مشکلەی هەیە ئەم گروپانە لە دوای دروستبوونی عێراقەوە بە جۆرە لە جۆرەکان بەرپرسن لەو هەموو نەهامەتیانەی کە بەسەر عێراقەتەوە ناتوانن ئەمانە بەڕاستی ناتوان نە عێراقێکی منسەجیم دروستکەن و ناتوانن نەتەقوی دیموکراسی بکەن ناتوانن وڵاتێکی ئیداری باش بەڕێوە بن اقتصادەکەی باش ئەمانە بەس لە داهاتی عێراقیان بردووە سەرچاوی مشکیلە و گرفت بوون لە نێوان ئەمریکا و عێراق لە بینی تورکیا و عێراق لە بینی ئێران و عێراق بەرحاڵ ئەمانە سەبەبێک بوون بۆی کە عێراق ببێتە قوربانی ململانەکانی نێوان تاران و واشنگتن لە ماوەی ئەم چەند ساڵەیە بەردەوام ئەمانە بوونە سەرچاوی نەهامەتی و کێشە و گرفت و ئەمانە هێزێکن لە دەرەوەی دەوڵەتن و ئەمانە اعتراف نە بە دەوڵەت دەکەن نە ئینتیمایان بۆ دەوڵەت هەیە ئەمانە ئەوەندەی ئینتیمایان مەسەن بۆ تاران هەیە ئەوەندەی ئینتیمایان بۆ دەوڵەتەکەی خۆیان نییە وەندی ئەوە تا خۆشە دەبینی لە بەیاننامەکانەچێ لەبەرەوە بەنظری من ئەم بەیاننامانە ئەگەر حەقیان پێ بدەین ئەوەیە کابێ هەر ئەمە بکەن بەرامبەر ئەو هەموو دۆستایەتی کۆماری ئیسلامی ئێران بۆی کردوون و بەڕاستی عێراقیش ڕاکێشن بۆ نەهامەتی زۆرتر خۆی جەنگەکە هیچ سەرتاسەری خۆڕڵاتی ناوەڕاست تووشی گرفت و قەیران و کێشەی گەورەکە بەڵام ئەمان ئەم گروپانە هاوشێوەکانیان لە عێراقا بێگومان ئەوەندەی کە عێراق بەرەو قەیرانی زۆرتر و نەهامەتی و کێشەی زۆرترە بن کاکە ئەنوەر جەناب تەڵێکی ژێرخانەکە لە ناوە بن تەنانە دەگەر سیستمەکەش با بڵین دەموچاوەکان بمێننەوە نەک سیستم کاک بێسن ئیسرائیل پێش 7 ئۆکتۆبەر تەرکیزی فقط لەسەر یەک مەترسی بوو لە ناوچەکەیە ئەویش کە ئەو وڵاتانەی کە نەیارین دەستیان نەگا بەچەکی ئەتۆمی بەچەکی ناوەکی و لە هەر شوێنێک پرۆژەیەکی لەو بابەتە بنیان درابێ بە تایبەتی مەسەرم پێشتر لە سووریا بردومانی کرد و ئەوەی عێراق هەر لە هەشتاکان بردومانی کرد بە هاوکاری فەڕەنسیەکان و لە لیبیا بە هەماشەوە دەور و نەخشی هەبوو بەڵام ئەمەی ئێران کاتێک کە پرۆژەکە زۆر گەورە بوو مەترسی گەورەی دروست کرد بۆ یەکێ لە ئەسبابەکانی جەنگی 7 ئۆکتۆبەر کە پێشتر دیارە بەرنامەی بۆ داڕژرا و حماسیش بیانوێکی باشی دایدەست ئەوە بوو کە ئیسرائیل یا تەل ئەبیب بۆی دەرکەوت کە ئێستا ئەوانەی پێشوو نە لیبیا نە سووریا نە عێراق مەترسی جددینە بوون بە قەدرەوەی کە ئێران دەستی گرتۆ بە سەر پیتاندن ینی گەیشتۆتە لە 16 پیتانی یۆرانیوم بۆیە ئەمە گەورەترین مەترسی پێش 7 ئۆکتۆبەری تەل ئەبیب بوو بەڵام بە دوای 7 ئۆکتۆبرەوە ئێستا مەترسیەکە لەوە دەرچۆ بە تەنها پرۆژه ئەتۆمی بێ گەیشتۆتە سەر موشکی بالیستی دوورمەودا بە تایبەتی لەوانەی ئێران کە باز لەوەکەن چەند هزار کیلۆمەترێک زۆر لە ئیسرائیلیش تێپەڕکە لەبەرەوە ئەو دیسان مەترسیەکی تر مەترسیەکی تری سەر ئیسرائیل ئەوە بوو کە گروپە ئیسلامیە متتەڕیفەکانی ئەوی خۆیان ناوێنن تیرۆر مەسەڵ حیزب الله و حەماس لە سنوورەکانی ئەمانەشی وردە کۆتایی پێهێناوەوەی کە ماوە حوسیەکان و حەشتی شعبین بێگومان ڕەنگە لە داهاتووە لەگەڵەوانیش تووشی ململانە بێ بەڵام ئێستا ئەوەی جەناب دێڵی ڕێک دقیقە 100% ئێستا ئیسرائیل نەک بە تەنها مەسەلەک ئەمانەی کە من باسم کرد ئێستا ئەوێ هەموو سیستەمی ڕاداری وڵاتانی منتقەکە تێک بشکێنە خوانەی عێراقی تێکشکاندووە لە شەڕی 12 ڕۆژەی ئێرە چووکە ئێستا فڕۆکانی ئیسرائیل بەکوێ ئاڕۆن بۆ کرماشان بە ئاسمانی عێراق ئاڕۆن هیچ ڕێگریەک نییە لە بەردەمی و هیچ مەسەلەن عێراق هەم خۆی دەخالت ناکەم تو ناشی نییە بەڕاستی وانەوێت لە ئێرانیش هەم ئەهدافی یەکەم یعنی ئێستا شەڕەکە مەسەر لەو هەموو شەڕی حەو ڕۆژای هێشتا قسەی جددی لەسەر مەسەلەی ئەتۆمی ئێران ناکرێت چی لێ هاتووە و مەسەلەن بە چیەگا چۆن دەستیان بەو ئێرانەوە پیتانراواگا بەڵام هەدەفەکەی نابێ بنکەی ڕاداری بمێنێ نابێ بنکەی موشکی بمێنێ نابێ هێزی دەریایی بە ئیمکاناتی بمێنێ نابێت چەکی ناوەکی پێبێ ئەوانە سفرەکەنەوە بەو مانایە کە هەموو ئەم شەڕی ئەمریکا زۆر بەخواستی ئیسرائیل چۆتە پێش بە دلیلی ئەوەی هەموو خواستەکانی ئیسرائیل هەموو دوژمنەکانی هەموو نارەکانی لە خۆڕاتی ناوەڕاست کۆتاییان پێدێ و بەمە خەونی ئیسرائیلەکان لە 48ەوە بەدیێت کە هەر 10 ساڵ جارێک مەسەرەن هاوپەیمانێتی عێراقی ئوردنی فەلەستینی میسری سووری هاوپەیمە 10 ساڵ جارێک شەڕێکیان لەگەڵ ئیسرائیل کردووە لەو شەڕانەشا بێگومان دۆڕاوبوون بۆیە ئیسرائیل لە دوای 7 ئۆکتۆبرەوە پرۆژەیەکی دەست پێ کردووە پرۆژەی کۆتایی پێهاتنی دوژمنەکانی نەیارەکانی لە خۆرهڵاتی ناوەڕاستە پێشی وایە بە کۆتایی هاتنی کۆماری ئیسلامی ئێران پرۆژەکەی لانی کەم 100 جێبەجێ بێ و ئەتوانێ ئەوەی کە پێوترێ مەسەلەن پرۆژەی داوت
خۆی لە خەیاڵیەتی زۆر قسەی لەسەرکرێ بەشێک لە پرۆژەی داوت جێبەجێ بکە بۆیە ئیسرائیل وردە هەموو ئەو مەترسیانی لە خۆڕەڵاتی ناوەڕاست لەسەر کیانەکەی هەیە بە 10 ملیۆن کەسەوە بەرامبەر بەو هەموو هەژمون و هەیمەنەی وڵاتانی عەرەبی و ئیسلامی هەموو ئانەی تێپەڕاند و 7 ئۆکتۆبەر دەرفەتێک بوو بۆ ئیسرائیل لە تاریخی ئیسرائیلە کە لە دەستی نادا.